ئەمڕۆ مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە میانی پێشوازیکردنی لە فرانک بیکر بەڵێزی بریتانیا لە عێراق و شاندی یاوەری ڕایگەیان. ئایندەی وڵات لەسەر ڕێکەوتنی نێوان پێکهاتە سەرەکیەکان لەسەر پرەنسیپە گشتیەکان وەستاوە کە پێویستە لە دوای تێکشکاندنی داعش لە پێناو بەرقەرارکردنی ئاشتی پێشکەوتنی سیاسی لە ناوچەکە بێتەکایەوە. لەو دیدارەدا کە ئەنگۆس مەکی کۆنسۆلی گشتی بریتانیا لە هەولێر ئامادەبوو تیشیخرایە سەر پەرەسەندنە سیاسی و ئەمنیەکانی عێراق و ناوچەکە و دووپات لە بەردەوامیدان بە جەنگی دش بە ڕێکخراوی تیرۆریستی داعش کرایەوە. لای خۆشیەوە مەسرور بارزانی باسی لە بارودۆخی بەرەکانی جەنگ و هەروەها تاکتیکی سەربازی ئێستای داعش کرد. ڕایگەیان کە داعش خاڵێکی زۆری لەدەستداوە بەڵام بەو هێرشانەی کە دەیکات دەیەوێت پرۆسەی ڕزگارکردنی ناوچەکانی دیکە بەتایبەت مووسڵ دوا بخە. هەروەها جەختکرایەوە لەسەر بایەقدانی پرسی بەڕۆبردنی ناوچەکان لە نێوانی پێکهاتەکان لە دوای داعش کەوا پێویستە فاکتەری بەدیهاتنی سەقامگیری بێ. لە ئەتەوەرێکی تری ئەو دیدارەشدا ئایندەی پەیوەندی نێوان هەولێر و بەغدا و پەیوەندی مێژووی نێوان هەرێمی کوردستان و بەریتانیا تاو تێکرا. دووپات لەوە کرایەوە کە پێویستە هەڵە مێژوویەکان پێشتر ڕاست بکرێنەوە. لەو بارەشەوە ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ئاماژەی بۆ ئەوە کرد کە ئەم وڵاتانە بە سروشتی دانەمەزراون بەڵکو و دامەزرێنراون. ڕەشیگان کەوا کورد هۆکاری ئەو کێشانە نییە کە لە بەغدا ڕوودەدات وتیشی تاکەی کورد باجی هەڵی سیاسەتی ئەو عەقڵیەتە بدا کە لە بەغدادا هەیە. لە بەرامبەریشدا باڵیۆزی بریتانیا دووپاتی لە پاڵپشتی وڵاتەکەی بۆ جەنگی دش بە داعش لە چوارچەوەی هاوپەیمانی نێودەوڵەتی کردەوە. ستایشی هێزەکانی پێشمەرگەی کوردستانی کرد کە قارەمانانە بەرامبەر بە داعش بەرگریان کردووە. ڕاشیگان یەکڕێزی هێز و لایەنە سیاسیەکانی کورد گرنگە و پێویستە پارێزگاری لێ بکرێت.